بڕیارە ڕۆژی چوارشەممە پەرلەمانی کوردستان یەکەم خولی کۆبوونەوەی خۆی لە ساڵی نوێدا بەڕێوە ببات و لە بەرنامەی کاریشیدا تاوتوی ئەو پرۆژە یاسایە بکات کە ماوەیەک لەمەوبەر لەلایەن حکوومەتەوە بۆ چاکسازی لە موچە و خاننشینی و دەرماڵە پەسەندکرا و ڕەوانەی پەرلەمانی کوردستان کرا بۆ ئەوەی گفتوگۆی لەبارەوە بکرێت. تەلالەتیڤ ئەندامی پەرلەمانی کوردستان ڕایگەیاندووە لیژنەی یاسایی پەرلەمان کۆ دەبێتەوە و ڕۆژی چوارشەممەش پەرلەمان یەکەم کۆبوونەوەی خۆی لە ساڵی نوێ بەڕێوە دەبات و تێیدا گفتوگۆ دەکات لەسەر پرۆژە یاسای چاکسازی لە موچە و خاننشینی و دەرماڵە و یاسای بازرگانیکردن بە مرۆڤەوە. سەرۆکی لیژنەی داراییش لە پەرلەمانی کوردستان پێی وایە ئەگەر ئەو پرۆژەیە بەباشی جێبەجێ بکرێت مانگانە نزیکەی 100 میلیارد دینار خەرجی حکوومەت کەم دەکاتەوە. دکتۆر عەزیز سابیر سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان بە کورسات نیوزی ڕاگەیاند ئەگەر پرۆژە یاسای چاکسازی بە ڕێکوپێکی جێبەجێ بکرێت ئەوە مانگانە 80 بۆ 100 میلیارد دینار لە خەرجی حکوومەت کەم دەکاتەوە، هەروەها گەندەڵی کەم دەکاتەوە و شەفافێت بڵاو دەکاتەوە و عەدالەتی کۆمەڵایەتی جێبەجێ دەکات و دادپەروەری لە دابەشکردنی داهاتووی پارەی ئەم هەرێمەدا دەکات. دکتۆر عەزیز سابیر جەختی لەوەش کردەوە هەوڵ دەدەن پرۆژە یاساکە دەوڵەمەند بکەن و لە پەرلەمان پەسەندی بکەن. داواکاری گشتیش لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند کە پشتیوانی لەو پرۆژەیە دەکەن و بە پرۆژێکی دادوەرانە وەسفی کرد.